پۆلیتبیۆرە پارتیا دموکڕاتە کوردستان سووریا راپۆرتە خۆیان سیاسی بۆ مەها ئادارێ بەڵاو کرد و تێدا ڕۆناهی خستە سەر پێشاتین داویەن دەبەرێ و پێشەڕۆژە دەبەرێ. دە راپۆرتە سیاسیە پارتیا دموکڕاتە کوردستان سووریا دەهاتیە کوڕەوشە سووریە بگشتی بەرەو وێ چەندێڤە دچێ کۆگیار پێدەرسۆن شاندەیە ناودەوڵەتیە تایبەت ji بۆی سووریە هەوڵە دەستپێکردنا دانوستاندنان لە گۆری لێبەگەرە جنێف یەک و بریارên ناودەوڵەتی دەدێ. هەروەها هەوڵ دەدێ و دە چارچۆڤەیە هەر 4 ساڵکاندا ڕۆبڕۆبوونە تەرۆرێ کۆمیتەیە دەستوری دا سەڵاتە بەگوێز و هەڵبژارتنان کار بکێ بە تایبەتی ڕەخساندنە کەش و هەوایش بۆی کۆمیتەیە دەستوریە سووریێ ئەوژی پشتی ڕاگەهاندنە سەرکەوتنێ بەسەر داعشێدا. دە راپۆرتە پەدەکەسێ دەهاتیە ددەمێک و گوێر پێدەرسۆن هەوڵە چارەسەرکردنا کریزە سووریە دەدێ. رووسیا و ڕژێمە سەد هەوڵە کۆنتڕۆلکردنا بەژارێ ئیدلبێ دەدەن داکو هەیئەت تەحریر الشام ji ئیدلبێ دەربکن و ناوچێ vەگەڕێنە بن کۆنتڕۆڵە ڕژێمە ئەسەددا. دە هەمان دەمێدەژی هەفەیمانیان ناودەوڵەتی یا لە دژی داعشێ گوتوبێژیە لەگەڵ پێکاتێن سووریە دکێ داکو ڕێبەبەریەکە هەفبەش لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ ئاوا بکێ و ئەو ڕێبەبەری دە چارچۆڤەیە ناوچەیە ئارام دەبێ. پارتیا دموکڕاتە کوردستان سووریا دە راپۆرتە خۆ دەگوت و ئەگەر بە هورگولی لەسەروان پێشاتیان ڕاوەستن ئەو چەند تێخویاکردن و پێشەڕۆژەکە تاری لە پێشیە سووریە و ئاسوێن چارەسەرکردنێ و گەشببینی تێنەوەنداکردن و ئەف چەندجی وێ بێنەرینی باندۆرێ لە خەلکێ سووریە بکێ. دەربارەی ڕەوشە تورکیە پەدەکەسێ گوت و تورکیاش ڕەوشە خۆیان نافخۆی دێ مەترسیە دێ و بێ تایبەتی پشتی ئەرزانبوونە لەیرەیە تورکی و ڕاوەستانە گەشتبوونە ئابووری و هەروەها کێمبوونە ئازادیان لە تورکیە کۆ دە ئەنجامێدا زیندانên تورکیە پڕ بوونە ژگرتیان سیاسی. هەروەها راپۆرتە پەدەکەسێ گوت و دەدەمە داویدە ناکۆکی کەتنە ناوبەرە رووسیا و تورکیادا دەربارەی ئیدلبێ و ئەگەر هەیە کۆڕێکەوتنە سوچیک و دەربارەی ئیدلبێ هاتیە ئەمزەکردن بەرەو نەمانێڤە بچێ و ئەستراتیژیەتە تورکیە لەگەڵ هەفەیمانên خوا نەد ئاستێ پێویست دێ و بێ تایبەتی ڕەوشە تورکیە بەرەو قوناغەکە نووە دچێ. پەدەکەسە راپۆرتە خۆ دەگوت و تەوی هەبوونە چەندین کێشە لەسەر ئاستێ نافخۆیی و لەسەر ئاستێ دەرڤە تورکیا هەوڵ دەدێ بمینێ لە ئیستەکوانێ سەرەکە دەهەفکەشێن ناوبەرە رووسیا و ئەمریکادا. و دەربارەی ڕەوشە ئێرانێ پەدەکەسە راپۆردا خۆ دەگوت و ئێران کەتیە ناوە گەمیەکە کێشەیەن نافخۆیدا ئەوژێ بسەدەمە سزایên ئابووری و دە ئەنجامێدا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەیە هەژاریە لە ئێرانێ زێدە دەبێ و تافگەرێن نەڕازیبوونێ بەهتر دەبن. پەدەکەسە گوت و تەوی هەبوونە ڤان کێشیان ئێران بەردەوامە دە سیاسەتە خۆیان دەرڤەدە و دەستێوەردانێ دە یەمەن و عێراق لوبنان و سووریادا دەکێ و بەردەوام مەزهەبێ شیعە وان ناوچەیان بەڵاو دەکێ و لەسەر ئاستێ سیاسی و لەشکەری کار دەکێ. هەروەها راپۆرتێدا هاتیەدا و ئێران ڕوبڕووی ڕوخانێ و کێشەیەن مەستر نەبێ قەرزێن خۆ لەسەر سووریە حەسابکردن و گوژمێ قەرز 20 میلیارد دلاری ئەمریکیە و ji بۆی بەهێزکردنا هەژمونە ئێرانێ دە سووریەدا جەڤینەکە سیالینە بەرە ئێران عێراق و سووریا دەهاتە ئەنجامدان و وەکەتێ خویاکردن هەوڵە ئاواکردنە هەفەیمانیەکە لە دژی ئەمریکا و ئیسرائیل تێکردن و ئەv سیاسەتە ئێرانەوێ و بەرەو قەراغەکی نەت دیار بە ببێ. و دەربارێ عێراقی پەدەکەسە گوت و گەندەلیە لە عێراقی هەیە بارێکی گران لەسەرتەوە عێراقی دروست کردە لەسەرتەوە ئاستان و دەمانەهادا هەوڵە دروستکردنا ئاستەنگیان لە پێشیە عادل عەبدولمەهدی تێکردن و لەسەر ئاستێ سیاسی گەلک ناکۆکینە بەرە ئالیەن عێراقی دەهەیە و لەسەر دووبەریان هاتنە دابەشکردن بەرەیەک پشتەوانێ ئێرانیە و بەرەیە دوێژی پشتەوانێ ئەمریکایە. هەروەها پەدەکەسە گوت فدرالی بوونە عێراقی بوویە داخوازێکە سەرەکەیە پێکاتێن عێراقی و ئەv چەند وێواتێ دەدێک و عێراق پێشیە قوناغەکە پەرژێ تەحەدیات دەیە. و دەربارێ ڕەوشە هەرێما کوردستانە راپۆرتە پارتیا دموکڕاتە کوردستان سووریا دەهاتیەک و پشتی گوتوبێژیان بەردەوام ناوبەرە پارتیا دموکڕاتە کوردستانێ دە و یەکیتیان نیشتیمانی کوردستانێدا هاتە خویاکردن چەند پرزگرێکەکە نەمەزن لە پێشیە پێکینانە حکوومەتە نوویە کوردستانێ دروست بوونە لێ دەهەمان دەمێدا ئەو پرزگرێک بچووکن و وێوەرنە چارەسەرکردن و کار ئەش بۆی قوناغا بێ لەسەرتەوە ئاستان تێکردن. هەروەها پەدەکەسە گوت و پرۆسەیانەتەوەییە کوردستانیە و سەرۆک بارزانی سەرۆکاتیە دەکەی ڕۆژ بڕۆژ دکە بێوارێ جێه بجێکردنێدا و تەبایە ئاستانگیێن کول پێشیاوی هاتنە دروستکردن تێنە دەڕباسکردن و چارەسەرکردن. راپۆرتە پەدەکەسە دە ڕۆناهی خستنە سەرگۆتنێ نێچیروان بارزانی لەگەڵ مالپەرە مۆنیتۆرک و پێویستە کوردن سووریا ڕوو لە شامێ بکن و دەست بە گوتوبێژان لەگەڵ ڕژێمە ئەسەد بکەن دەربارەی مافێ نەتەوەی و گوت و
گوتناوی نەبێ وێواتێ تێژبەر ئەگەر ئەو واتەیە سیاسی ژێرەهات باکردن سەرۆک بارزانی وێ ئامادەکاریش بۆی جوینە نەبەرە ڕژێمە ئەسەد و کوردان دەکردبا و ئەو گوتنانی چیروان بارزانی نامە و مەبەست جێهەنە دەربارێ ڕەوشە عەفرینە ڕۆژاوای کوردستانê پەدەکەسەد راپۆردا خۆ دەگوت و پرسە عەفرینێ بمینە جهێ گرنگیە لە جەمگەلێ کورد و دەدەمانهادا پیلانên مەترسیدار ji aliyê şofêniyan ve li dijî Efrînê têne daڕێشtin بۆ نمونە کار لەسەر دوورکردنە خەڵکی عەفرینە تێکردن و بەردەوام ئاستەنگی و کۆس پلپێشیە vegera wan têne duristkirin û ji bo çareserkirina krîza Efrînê di demanhada encûmenên xwecihiyên Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê li Efrînê berdewam kar li ser astên navdewletî dikin û encûmenên xwecihî wê berdewam bin di vî erkî de. Di dawiya raportê de pêdekese got ku pêde mijûlê li darxistina ahengên serkeftinê bi ser Daişê de û di heman demê de tometan arasteyê Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê dike û yê herî giring ew e ku pêwîst e pêde bizan vê berdewam Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê li dijî rêxistina teroristiya Daişê rawestiye û enekese beşeka ji proseya neteweyî ya serok Barzanî. هەروەها پەدەکەسە گوت و لە شوونە پێدە هەوڵا دروستکردنا کەش و هەوایەکێش بۆ یەکرێزیانە مالا کوردی کردبە دەست بە ئاراستەکردنا تۆمەتان ji بۆی ئەنجومەنا نیشتیمانیە کورد کردیە و تەوێ وێ چەندێژی ئەنجومەنا نیشتیمانیە کورد لە سووریە وێ دخەباتە خۆدە بەردەوام بێ و گوه نادێت و ئالیەکی حتا چارەسەریەکێش بۆی کریزە سووریە و ڕۆژاوای کوردستانê ببینێ.